ئەگەر خوێن ڕشتنی هابیل ڕانی وەداتە برای شەهیدانی حەفەی شوباتە گێڕ و نەخشەدانەر و تیۆریزەکەرانی خوێنەکەی بە شوێنی شایستەی خۆی نەگەێنێت لەواتە جەستەیەکەی گەورەترە کوشتنی قەڵەمەکەی تعبیرە Leyla Güven bederi bixunim. Leyla Güven îro dixwast rasil bederi amade be, bi we re be. Lê mixabin Leyla Güven qedexe li serê pasaporta wî dest neser nikare derbê Tirkiyeyê derkeve, derbê sînor derketina wî qedexe bû. Ji bo wî jî ji Amedê Hetanê Süleymaniye silav rêzê xwe dişan û taybet boy amedekariya vî rengî tiştekî wisa pîroz spasiya xwe kir û aynî demê vê peyamê xwe xas vê derê em bêjin ji bo eva salvegera yanzemîn ji bo şehîd soran Mihemed Hemê eva tiştekî zor giring e çünkü hemû şoreş ji bo azadiyê tênîkirine hemû şoreş ji bo bikarbin فکری خو آزادی بکاربن بیجن و جبوی همو کسا دموکراسی هبن. بەگشتی سیستەمە چەپێنەرەکان دەیانەوێت هیوا بکوژن دەیانەوێت پێمان بڵێن کە ئیسیفادەی نییە باشتر وایە سەری خۆمان کەس بکەین کڵاوەکەمان پانەی بە تەداخلی سیاسەت و ئیشە گەورەکان نەکەین چونکە هیچ شتێک ئیسیفادەی نییە دوو پاتیەکەمەوە کە گرنگترین شت کە ئێمە بیکەینەوەیە کە کۆڵ نەدەین بەردەوام هیوامان هەبێ بۆ گۆڕانکاری و بەردەوام بین لە کارەکانی خۆمانە چونکە هەرە و هەنگاوانە ئەمان گەێنێتە سیستەمێکی باشتر کە چەپێنەوە چەسانەوە تێیدا ئەگەر هیچ نەبێ کەمتر بێتەوە ئەگەر بنەبڵ نەبێ. بەڕێزان 11 ساڵە ئێمە سرودی نادادپەروەری و نایەکسانی لە شاردنەوەی ئەم دۆسیەدا بۆ هەمووان دەڵێنەوە ئەوەی لە دۆسیەی شەهید سۆراندا هەیە و نییە هەمومان بە دەستگا ئەمنی و دەسەڵاتە بێباکەکەشمانەوە دەیزانین گەیشتوونێتە و بڕوایەی کە تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان و بێدەنگکردنیان ئەجەندایەکی سیاسی و ئەمنیە دەسەڵاتی کوردی بە هەموو توانایەوە کار دەکات بۆ دەوڵەمەندکردنی ئەو ئەجەندا قێزەونە دەبوو پێش 11 ساڵ بکوژانی شەهید سۆرانمان لە دادگا ببینایە دەبوو دوای 11 ساڵ دۆخی ڕۆژنامەگەری کوردی لە چاو ئەو کاتەوە باشتر بووایە بەداخەوە ساڵان تێدەپەڕن و هیچ کامیان وەک ئەوەی ئێمە و ئازادی خوازان دایانەوێت نایەنەتی بەڵام ئەوەی گرینگە ئێمەی ڕۆژنامەنووسان نامانەوێت ئەو هاوڕێیەمان هەرگیز لە یاد بکەیت کە لە جیاتی ئێمە و لە پێناو خەونی هەموماندا شەهید بوو هەروەک کەس و کارە سەربەرزەکەی هەمیشە لە یەک سەنگەر و یەک کڵاو ڕۆژنەوە بۆ ئەوە دەڕوانین ڕۆژێک ئەواتەمان بێتە دی کە بکوژانی سۆرانی مامە حەمە و شەهیدانی تری قەڵەم لە دادگایەکی دادپەروەرانەدا ببینین. ئەمڕۆ لە ساڕۆژی شەهیدکردنیدا کۆ دەبینەوە بۆ ڕێزگرتن لە ڕێباز و ئارمان و ئامانج و پشتیوانی لە هەنگاو و کارە تاوە نەکراوەکانی هاوڕێ و هاوپیشەمان سۆرانی مامە حەمە. ئەم مەراسیمە جیا لەوەی ئەرکێکی مۆراڵ و پیشەییە و ساڵانە لە کاتی خۆی دابڕێوە دەچێت دەلالەتە لەوەی هێشتا خۆی و ڕێگاکەی زیندون و هاوپیشەکانیشی وەفادارن بە زیندوو ڕاگررتنی پەیام و ئەرکەکەی. بۆیە ئەگەرچی بکوژانی سۆران هێشتا بە ئازادی دێن و دەچن و دادگا بە ئەرکی یاسایی بەرامبەر یاسا و بە ئەرکی پیشەیی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان هەڵنەستاوە بەڵام سووربوون و جەسووربوونی هەمومان وامان لێ دەکات بڵێن زوو یا درەنگ هاوار و ناڕەزایەتی ئێمە دەگاتە شوێنی خۆی و تاوانباران بێسزا دەرباز نابن چونکە پرسی ئێمە پرسێکی ئینسانی و حەق و بەرحەق و ڕەوایە و ئیمانمان بە دۆزی ڕەوای پیشەکەمان هەیە و باشیش لەوە تێدەگەین کە بە ناحەق و ناڕەوا هاوکارەکانمان تیرۆر دەکرێن. میدیاکارانی عزیز سۆرانی مامە حەمە یەکەم شەهیدی ئەم ڕێبازە نەبوو
بەڵکو هەر لە شارەکەی خۆی عەبدوستار تاهیر شەریف لە کەرکووک شەهید کرا. دواتریش سەردەش عوسمان لە هەولێر و کاوە گەرمیانی لە گەرمیان و ویداد حوسێن لە دەهۆک لەیان جەلادانی بێناسنامە و دەستی ڕەشی بکوژان و تیرۆرستان بەقەدر شەهید کران. ئێمە سەدان جار ئەوە ماوت و دووپاتی دەکەینەوە کۆ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ و لایەنە ئەمنیەکان بەرپرسن لە ژیان و سەلامەتی هەر تاچێکی کۆمەلگای کوردستان و بە تایبەتی ڕۆژنامەنووسان. ئەمڕۆ لە کاتێکدا یادی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسێکی سربەخۆ دەکەینەوە کە لە هەموو لایەکەوە میدیای سربەخۆ گەمارۆ درراوە. میدیای ئازاد لە بەردەم نسکۆدایە، دەیان میدیای دیجیتاڵی ئەلوچ لە هەوڵی ئەوەدان ئەو پردی متمانەیی میدیای سربەخۆ لەگەڵ ڕایگەشتیدا دروستی کرد بیڕوخێنێ. چەکی ئەوان ئەم جاریان گەماروی ئابووری و پێنەدانی ڕێکلام نییە، بەڵکو دروستکردنی کەشێکە لەناو میدیای کوردیدا ڕاست و درۆ، میدیای سربەخۆ و لایەنیدار بۆ کەس جیا نەکرێتەوە. میدیاکان لە مڵکداری حزبەوە گوازرانەوە بۆ میدیای مەکتەبی سیاسی و کوڕە مەسئول و کادری دەستڕۆشتوی حزبەکان، بۆ ئەمەش سوپایەک لە ڕۆژنامەنووسان خراوەنەتە خزمەتیان. ئەو سوپایە بە دیکۆمنتی ساختە و پارەی سیاسی بازارێک گەرم دەکەن کە ئامانجی لە کەدارکردنی حەقیقەت و شێواندنی ئەوەی کەماوەتەوە لە ئازادی ڕۆژنامەنووسیە.